کەمێک لەمەوبەر ئۆتۆمبیلێک کە لێرە پارک کراوە ڕاگیرەوە ئەم دیوارەی ئەم گەڕەکەی بەسەردا ڕووخاوە ئەگەر سیر بکەن دیارە شانسی هەبووە خوا وا قسمەتی کردووە کە بەر ئۆتۆمبیلەکە نەکەوێت هەر لێرەوە بەشێکی تر لەم دیوارە ئەویش ڕوخێندراوە بینەرانی پایتەخت میدیا سڵاوتان لێبێت و ئەم کاتتان باش لە گەڕەکی عارەبم لە شاری هەولێر ئەو گەڕەکەی کە دەکەوێتە نزیک شەقامی سولتان مزەفەر دیارە بەهۆی ئەو شەپۆلە بارانبارینەی لە بەرەبەیانی ئەمڕۆ ڕووی لە ناوچە جیاوازەکانی هەرێمی کوردستان کردووە لە شاری هەولێریش لە بەیانی زووەوە لێزمە باران دەستی پێ کردووە اینجا دەمەوێت باسی ئەوتان بوو بکەم کەمێک لەمەوبەر ئۆتۆمبیلێک کە لێرە پارک کراوە ڕاگیرەوە ئەم دیوارەی ئەم گەڕەکەی بەسەردا ڕووخاوە کە ئەمە وەکو پرسیشم دیارە ئەم شوێنەش ماڵێکی تێدا دیوارەکەی ڕووخاوە بەو پێیکەوە پێکاتەی دیوارەکە لە خشت یاخود لە کەرپوچ و لە خۆڵ دروست کراوە مێژووەکەی مێژوویەکی کۆنە ئەم گەڕەکە کە دروست کراوە دیارە بەهۆی زۆری ڕێژەی بارانبارینەکە دیوارەکە هەرسی هێنا و کەوتووە بەسەر سەقفی ئۆتۆمبیلەکەدا اینجا دەمەوێت ئاماژە بەوە بکەم ئۆتۆمبیلەکە لە جۆری نیسان سێنترا بووە ڕەنگی ڕەساسی بووە خۆشبەختانە هیچ سەرنشینێکی تێدا نەبووە و هیچ زەرەر و زیانی گیانی نەبووە بەڵام ئەوەی هەبوو ئۆتۆمبیلەکە سەقفەکەی بە تەواوی تێک چووە و دیمەنەکانیش دەست پایتەخت میدیا کەوتون بێگومان دیمەنەکانیشتان پیشان نەدەین ئەمە پاشمەوەی ڕووداوەکەیە لێرە ئۆتۆمبیلەکە بەم شێوەیە لێرە وەستا بوو و دیوارەکەش لێرەوە بەسەریدا ڕووخاوە اینجا ئەگەر هاوکارم دیمەنەکانتان بوو بگوازێتەوە ئەوەندەی ئێمە لێرە وەستا بووین و ڕۆمالی ئەو بابەتەمان کردووە من کە لێرە وەستام هەڵبەت مەترسی لەسەرە چونکە بەشێک لە خشتەکان کە ئێمە ئێستا لێرە وەستا بووین هێواش ئەوانیش بەردەبوونەوە و لێرە ڕێژەیەکی زۆری ئۆتۆمبیل وەستێنراوە تەواوی دیواری شوێنەکەش ینی بڵین هەمویان پێکاتەکەی بەم شێوەیە کە خشتە یاخود کەرپوچە لەگەڵ بڵین لە قۆڕ دروست کراوە اینجا لێرە ئەگەر هاوکارم دیمەنەکانتان بوو بگوازێتەوە بۆ ئەوەی پیشانی بینەرانی پایتەختی بدەن کە تا چەند مەترسی لەسەر ئەو ئۆتۆمبیلانە هەیە ئەمە ئۆتۆمبیلێکی ترە لێرە وەستێنراوە ئەگەر سیر بکەن دیارە شانسی هەبووە خوا وا قسمەتی کردووە کە بەر ئۆتۆمبیلەکە نەکەوێت هەر لێرەوە بەشێکی تر لەم دیوارە ئەویش ڕوخێندراوە یعنی بەهۆی بارانبارین و زۆری ڕێژەی بارانبارینەوە ئەویش ڕووخەوە بە دیمەنەکانتان بوو بگوازێتەوە هاوکارەکەم بەشێکی تریش لە ئۆتۆمبیلانەتان پیشانەدەم کە ئەوانیش هەر لەم گەڕەکە وەستێنراون بێگومان تاوەکو ئێستاشی لەگەڵ بێت بارانبارین لە شاری هەولێر بەردەوامەوەکو باسم کرد لە بەیانی زووەوە شەپۆڵێکی بەهێزی بارانبارین ڕووی لە ناوچە جیاوازەکانی هەرێمی کوردستان کردو تەنانەت لە زۆرێک لە شوێنەکان لە پارێزگای دهۆک لە پارێزگای سلێمانی بەفربارینیش هەبوو ئەم گەڕەکە بە تەواوی بە هاوکارم لەگەڵم بێتون ئەم دیمانانەشتان بوو بگوازمەوە ئەمە هەموو ئۆتۆمبیلی خەڵکە لێرە وەستێنراوە چ خاوەن ماڵەکان بن یاخود ئەو کەسانە بن کە لێرە کار و کەسابەتیان هەیە خاوەن دوکانن لێرە ئۆتۆمبیلەکانیان لێرە پارک دەکەن بەڵام وەکو دەبینە پێکاتەی دیوارەکە هەمووی ئەو دیوارەیە کە لە سەردەمی کۆنەوە دروست کراوە پێکاتەکەی خشت و قوڕە بۆیە مەترسیەکی زۆر لەسەر ئەو ئۆتۆمبیلانە دروست دەکات ئەم ماڵە کەسێک پێی وتم شاید حالێک لێرە بوو وتی ئەم خانووە کەسێک تێیدا دەژێت اینجا نازانم دەتوانم بچم و بزانم ئەگەر کەس لە ماڵەوە بێت پێم خۆش ئەوانیش بدوێنم بزانم لە کاتی ڕووداوەکە کەسی لێ بووە و چۆن ئاگادار بوونە و ئایا دۆخی گوزەرانیان ئێستا چۆنە لە ژوورەوە